جهنم التي كنتم توعدون اصلوها اليوم بأميدی گەیشتن بە شەوی پیرۆز هەمووان ڕوو لە خوان بەدوای ئەو پاداشتە دەگەڕێن کە خوای گەورە ئەفەرموێ شەوی قەدر لە 1000 مانگ خێر و پاداشتی زیاترە. مزگەوتەکان پڕ بوون لە موسڵمان و پەرستش ئەنجام دەدەن و بە کوڵ لە خوای گەورە دەپاڕێنەوە کە شەوی قەدریان بەنسیب بکات و لێیان خۆش بێت. خەڵکی سۆران سەلماندیان کە ئیسلام دۆستن کە خوا پەرستن ئەلحەمدولله خەڵک زۆر بە گوڕتینۆکی گەورەوە هاتووە بۆ مزگەوت چاوەڕێی ئەو پاداشتەینە کەوا خێری 1000 مانگ لەو شەوە پیرۆزەیان بەدەست بکەویتن ئینشاءالله خوای گەورە ئینشاءالله لە هەمان وەردەگری تاعات و عیبادەکەمان لێ قبوڵ دەکە ئینشاءالله بێبەش نابین لەو ئەجر و پاداشتە ئینشاءالله. ئەم شەو لەوانەیە بە میلیۆنان مسلمان بە میلیۆنان گەنج بە میلیۆنان خەڵک پەیامی دەست بەردار نەبوونیان لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم جارێکی تر بە پێغەمبەر داوە صلی الله علیه و سلم ئەوە بەڕاستی ئەومان بۆ ئەسەلمێنێت کە ئیتر ئەو شوبهات و شەهەواتی کە دروستی ئەکەن لایەنە بێدین و لایەنە ئیلحادیەکان بەڕاستی تەئسیر لە ئیمانی مسلمانان ناکات. ئەومان بۆ ئەسەلمێنیت کە بەڕاستی هێشتا مسلمانان زیندون هێشتا مسلمانان ئەوداڵ و تینووی کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد المستەفا و پەیامە پیرۆزەکەی پێغەمبەرن صلی الله علیه و سلم. بەڕاستی دڵم بەقەت هەموو خۆشەکە بن ئەم مزگەوتە پڕە لە خەڵک یعنی دڵم زۆر خۆشە ئەمەدی منە بەڕاستی ئەمەیە جێگای دڵخۆشی بۆ ئێمە خوای گەورە لەو شەو پیرۆزە لە گوناحی هەموو لای خۆش بن ئینشاءالله ئەم ڕەمەزانەشە بێتە هۆی سەرجەم چارەسەری کێشەکان. شوانی قەدردێنی ئێرکوانە عیبادەت دەکەین نوێژی دەکەین خۆ قوڕانی دەخوێن تا پاش نوێژی بەیانی تا ئێستا 2 جوزی کامل خوێندە. ساڵانە و لە 10 شەوی کۆتایی مانگی ڕەمەزان بە تایبەت لە شەوی 27 ڕەمەزان ژمارەیەکی زۆری مسلمانان لە مزگەوتەکان دەمێننەوە و تا کاتی پارشێ و سەرقاڵی پەرستش و نوێژ و زیکرەکان دەبن و ئەو سونەتە گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە زیندوی ڕادەگرن. ئامادەبوونی ئەم ژمارە زۆرەی مسلمانانیش لە مزگەوت زیندوی و پابەندی مسلمانان ئەسەلمێنێ بە ئایینی پیرۆزی ئیسلام. ئەو شەوانە شەوانی مبارەکن و دەرفەتی عمرن ئەوانە و کەسی لە دەستی بڕوە زۆر پەشیمان دەبێتەوە و ئەوانەی کە مردوون جارێکی دیکە تەمەنا ئەکەن ئەگەر ڕۆژێکیان پێ بدرێت داوا دەکەن لە ڕەمەزان ڕۆژێکیان پێ بدرێت بەڵام تازە گەڕانەوە نییە لە بۆ ئەو دنیاە. بەڕاستی ئەوە پێمان دەڵێ کە ئیسلام زیندووە الحەمدولله ئومەتی محەممەد زیندووە و ئیسلام ماوە و ئەو خەڵکی بەتەقوا و خەڵکی لە خواترس و ئەولیای خوای گەورە هەن و مسلمانان هەن کە جانفیدای خدا و پێغەمبەری خوان صلی الله علیه و سلم الحەمدولله. شەوی قەدر شەوی ئارامی و ئاسوودەیی و ئۆقرەی ڕۆح و گیانە و شەوی بەدەستهێنانی پاداشتە و شەوی بەختەوەری و کامەرانی و ڕەحمەت و فرینە بەرەو سۆز و میهرەبانی پەروەردگار خۆشبەختی بۆ ئەو کەسانەی ئەم شەوانە زیندوو دەکەنەوە و بە پەرستش ماڵ ئاوایی لە ڕەمەزان دەکەن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.